ئێرە ناوچەیەکی گەشتیاریە. هاوڵاتیان نەورۆزان ڕویان دەکردا ئەم شوێنە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و بەڕێکردنی نەورۆزێکی کوردانە بە جلوبەرجی کوردی و ئاڵەواڵاوە. بەڵام نەورۆزی 2020 جیاوازدا نەورۆزەکانی دیکە ئێرە ئەو ناوچە گەشتیاریە چۆڵە. ئەمیش بەهۆی پابەندبوونی هاوڵاتیان بە ڕێنمایەکان و بوونی ڤایرۆسی کۆرۆنا کە ئەمەش وای کردووە هاوڵاتیان خۆیان بپارێزن و لە ماڵەکانیان بمێننەوە. ساڵانی پێشوو لە نەورۆزدا و لە کاتی نیوەڕۆدا ئەوانەی کە بۆ گەشت و سەیران هاتبوون خەریکی ئامادەکردنی خواردنە جۆرا و جۆرەکان بوون بۆی تا لە ژەمی نیوەڕۆدا بیخۆن. بەڵام نەورۆزی ئەمساڵ ئەم دیمەنە بەدی ناکرێت. ئەمەش قازانجێکی زۆری بۆ ژینگەی ناوچە گەشتیاریەکان هەیە بەوەی کە کەمترین ئاگەر دەکرێتەوە و هیچ پاشماوەیەکیش فرێ نادرێت کە کاریگەری لەسەر پیسبوونی ژینگە هەبێت. ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە، جەژنێکی کۆنی کوردە بەخۆشی بەهاتەوە. ئەمساڵ ئەو گۆرانیە باوەی کە هەمووان پێی ئاشنان لە ڕۆژانی نەورۆزە گوێبیستی بن لە هیچ یەکێک لە سەیرانگاکان گوێبیستی نەبووین. ئەمساڵ دیمەنی هەڵپەرچەی کوڕان و کچان بە جلی کوردی ئاڵەواڵاوە نەبیندران. ئەمساڵ مەنجەڵی یاپراغ و مەنجەڵی بریانی و گۆشتبرژاندن لە هیچ یەکێک لە سەیرانگاکان نەبیندرا. ئەویش بەهۆی پابەندبوونی هاوڵاتیان بە جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی بەهۆی توشنەبوونیان بە ڤایرۆسی کۆرۆنا. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.